دوستان و هەروە هی جیهانیش کە بە خۆشحاڵیەوە ئەوەی کە تا ئێستا بڵاو کراوەتەوە کە 50 توشبووی ڤایرۆسی کۆرۆنا چاکبوونەتەوە لە شاری سلێمانی بێگومان بۆ شارەکانی تریش بۆ هەولێریش کە چەندین چاکبوونەوە هەیە لەو ڤایرۆسە کە ئەمە بێگومان هەواڵێکی دڵخۆشکەرە بۆ هەموو لایەکمان بەڵام هیوادارم ئێمە زیاتر پابەت میبەڕێن مایەکان بۆی هەموو لایەکمان تەندروست باش بین و ئینشاڵڵا ئەم بارودۆخە سەختە شتێ پەڕێنین ئازیزانی ئێمە بۆ ئەم ئێوارەیە دکتۆر کۆچەر عومەر لەگەڵماندایە کە پسپۆڕی نەخۆشەکانی مناڵان و تازە لەدایک بووانە کە پێکەوە گفتوگۆکەین دەربارەی ئەوەی کە تا چەند ئەم ڤایرۆسە تووشی مناڵانی جەبێک دەزانی کە دەنگە و قسە باسێکە بوو کە ئەم ڤایرۆسە کەمتر تووشی مناڵان دەبێت بەڵام بێگومان زانیارە ڕاست و دروستەکان لای دکتۆر کۆچەرە و هەندێک پرسیار و گفتوگۆی کەش ئەکەین هەرکە دەربارەی مناڵان کە چۆن لە ماڵەوە ئێمە مامەڵەیان لەگەڵا بکەین بۆ ئەوەی کە لە ماڵیشەوە یعنی تەندروست باش بن و پارێزراو بن ئێوەش ئەتوانن ئەگەر هەر پرسیارێکتانە لە چوارچەوەی تەوەری پرۆگرام لە ڕێگەی هەردوو ژمارە تەلەفۆنی 053 کە ژمارەکانی لەسەر شاشەکەیە ئەتوان لە ڕێگەی دوو ژمارە پەیوەندەکانی خۆتان بکەن و پرسیارەکانتان ئاڕاستی دکتۆر کۆچەر بکەن. دکتۆر کۆچەر سڵاوت لەبێت ئەم کاتە باش زۆر سپاس بۆ ئامادەبوونت. دکتۆر کۆچەر با لەوە دەست پێ بکەین کە لە ماوەی ڕابردووە زانیارەکان وا بڵاوبووە کە ئەم ڤایرۆسە تووشی مناڵان نابێت یاخود مناڵان سیستەمی بەرگریان بەهێزترە کەمتر تووشی ئەبن. ڕاست و دروستی ئەمە چۆنیە؟ ئایا ڤایرۆسی کۆرۆنا تەمەنەکان ئەناسی یاخود کەمتر تووشی مناڵانە بێت؟ بەڵێ بەنای خۆی بەخشندەی میرەبان سڵاو لە جەنابتون لە بیدێنە بەڕێزەکانیش هیوادارم هەموو لایەک بە ئاسوودەی ئەم چەند ڕۆژەی کەرەنتینە لە ماڵەوە لە ماڵەکانن بەسەر برن هەمیان ساغ و سەلامەت و پارێزرا بن ئینشاءڵڵا بەتایبەتتر مناڵە چاوەشەکان چونکە فئەیەک و توێژێکی تایبەتی دڵخوازی جوان و خەنجیلان و دڵپاکن لە نێو ماڵەکانە کە بوونەتە هۆی جوانترکردنی ماڵەکان لەم ڕۆژانی کە دایکان و باوکان پێکەوە پابەتی مانەوەن لە نێو ماڵەکانە. مناڵان ئەو چینە جیاوازن کە لە هەر کاتێک هەر گرفتێکی کتوپڕی تەندروستی لە جیهانە دروست دەبێت چ پەتا بێت چ سکچوون لە هەر حاڵەتێکی نەخۆشی دیاریکراوە بێت پشکێک بەرە مناڵانەکەوێت. مناڵانیش بەعام ئێمە ئەڵین لە خوار 18 ساڵەوە لە خوار 18 ساڵە بە مناڵان دانرێ لە ئەکادیمی ئەمریکا بۆیە پشکێکی ئەم هەموو نەخۆشیێک بم پەتایشەوە بەرە مناڵانەکەوێت. بەڵام عمرەکان یاخود تەمەنەکان لە ڕێی بەپی دیزایانی علمی ئەطفال زانستی مناڵان جاکراوەتەوە. مناڵمان هەیە لە مانگ یەکەمە ناوێکی هەیە دوایی تا ساڵ ناوێکی هەیە لە ساڵ بۆ 3 ساڵ ناوێکی هەیە پێش قوتابخانە ناوێکی هەیە یعنی هەموو فئەکان ناوی جیاوازیان هەیە تا ئەگا تا 18 ساڵ. بۆیە ئەگەر مەسەن ئەگەر قسە لەسەر مناڵان بکەین بۆ ئەم نەخۆشیە بەعام دوو شت کاریتیەکە یەکەم چواردەورەکەی دووهەم بەرگری خۆی ئەوەی کە خۆی بەرگری خۆیەتی مناڵ بەعام ئێمە هەمومان ئەزانی کە قسەیەکی باو هەیە ناو خۆمان ناڵێن مناڵ بەرگری لاوازە کە ئەمە حەقیقەتێکی هەیە ئەچێتەوە بۆچی بۆی کە سەرەتای دروستبوونی دژەتەنەکە نەخۆت ئەو پێکاتە بەرگری کارانی کە لە جیسمی مناڵایە کە ئیمینۆگڵبولینەکانی پێڵێن ئەمانە عادەتەن وردە دەزەکەن بە پێگەیشتن و کاملبوون لە ڕووی عەدەدەوە و بە تایبەتیش یەکەم جار مەسەڵەن گروپێکیان دروست دەبێت پاشان وردە پێی تەمەن کە گروپەکانی تری تەواو بن کە ئەمە هۆکارێکە بۆ نەقسی بەرگری لە مناڵانە بە دەرەجێک. خاڵێکی تر ئەوەیە کە لەگەڵ گەورە تەعاملەکە یعنی ئەوەی کە ئێستا لە ناو سەحەی عالەمە قسەی لەسەرەکرێ لە ڕووی مەترسی لەسەر مناڵان ئەوەیە کە ئەم مناڵان بەرکەوتیان لەگەڵ گەورەیە هەبێ ئەمە مشکلەکەی ئەی ناوکو مناڵ خۆی کاینێکی جیاوازە بۆ حکمی کە زۆربەی کات شوونێکی دابڕاوێت کە پێوتێ ماڵەوە ئیلا لە باخچەی ساوان بێت لە قوتابخانە بێت لەم کاتانەیە کە لە دەوام بێت تێکەڵ بێت لەگەڵ مناڵەکانی ترە یان مامۆستایەکیان خوانەوەستە توش بێت لەم حاڵتەیە چانسێکە مناڵ زۆرترین کات ئەم حاڵتان ئەم پەتانە بگرێتەوە. بۆیە هەموو ئەو وڵاتانی کە لە خۆیان ئەترسن بەهرەمی کوردستانیشەوە یەکەمی شتێک کە وەستانیان هەموو قوتابخانەکان بوو چونکە مناڵ بە تایبەتی لە ڕووی بەرگریەوە سیستمی لە بەرگریان لاواسترە لە گەورە بۆیە ئەگەرم هەر پەتایکە بکرێت
چانسی مردنیان زیاتر یعنی تۆ کاتە من نەک بۆ ڤایرۆسی کۆرۆنا بۆ هەموو پەتایەک تەسەوەڕ کە تەنها بە سکچون و ڕشانەوە لە عالەما ساڵانە 5 ملیۆن مناڵ ئەمرێ مناڵی گرێ ڕاستە ئەمرێ پێی 5 ملیۆن مناڵ ئەمرێ کە ڕقەمێکی زۆر ینی ئێم باسی کۆرۆناکی نێشتە نەگەیشتۆتە مەسەرەن 30,000 مردن ئەم لە ساڵێکە 5 ملیۆن مناڵە کوژێت سکچون ڕشانەوە ینی زۆر تۆ ڕاستە ئێساوەی کە بابەتی گەرمە ئێرە و یعنی کوردستان و هیچ یانیش ڤایرۆسی کۆرۆنا بەڵام وەکو خۆت وتە لە ڕابردوویانی چەندین پەتا و ڤایرۆسی کێشە بۆ کە تووشی مناڵان بووە ژمارەی مردنیش زۆر بووە بەڵام ئەمانە ینی چۆنەڵی وەکو ئەم ڤایرۆسە زیاتر زەق نەکراونەتەوە زیاتر بەهەند وەرنەگیرەوە بەڵام بۆ ڤایرۆس و پەتایانێکەش ڕۆژەی هەر مردن هەبووە خۆی ئەم جیاوازی ئەم ڤایرۆسە لەگەڵ ئەوەکانی تر یاخۆ بڵین لەگەڵ حاڵتەکانی تر چیە ئەم ڤایرۆسە ئەم نەخۆشە تازای بەگشتی ئەوەیە جیهان نازانێت چۆن تەعاملی لەگەڵکە بۆیە مەسەرەن تۆ دووکەڵەکەی لە شوێنەکە و مەجبور هاوارێکەکەی کاکە دووکەڵەکەی فریاکەون نازانی چی سوتا لەوە چێ پارچێک کاغەز بێ لەوەجە چێت ماڵێک بێ بەرە سووتان بڕۆ بۆیە مۆزوع تەنێمە تۆزە گلاگەرەکە و دووکەڵەکەیمان لێو دیارە لەبەرەوە ئەبێت تو وریابی بزانین ئەمە لە داهاتوە ئێستا بۆ منە 25,000 کەس نەمردووە مەسەرەن نزیکی وا بێ بە 650,000 توش بوو یعنی بەرەو 700,000 ئەوڕە با بڵێن ئایا ئەمە لە 800,000 و 900,000 ئەوەستێت زۆربەی ئەوی کەس چاکە بنەوە یان ئەمە ئەچێتە مەسەلەن 2 ملیار خەڵک و 50 ملیۆنی ژەمرێ ئایا ئەمە لەکوێ ئەوەستێت نازانم ڕاستە کەشوهەوا قسەی لەسەرە مەسەن پێڵن ئەمە مەسەن پیکی پێڵن پیکێکە مەسەن نەوبەیەکی بەرز بوونەوە لە چەند مانگێکە نامێنێ یعنی قسە زۆرە ئەمڕۆ ڕێکخراوی تەندروستی جیهانی ڕایگەیاند کە ئەوانیش نازانەکان ڤایرۆسەکەی کۆتایی هیچ ناتوان چکە نەیناسی کە تۆ دوژمنێک نەیناسی نازانین چۆن تەعامی لەگەڵکەی بۆیە ئەوەی ئێستا هەیە هەمووی قسەکردنە یعنی هەمووی ڕاوبەچوونی جیاوازە دەسەکان خۆش کۆچارە گەڕەمە بۆلات بەردەوامە بین بەڵاویستم بچمە لای فێرانگەرمان شاهەوە بەڵام دیارە جارێ ئامادە نیە دواتر گەڕێنە بۆ لای شاهەوە بۆی تاوە زانیارەکانی کەلار بۆ ئێمە بۆ بینەرانیش بگوازێتەوە دکتۆر کۆچار کەواتە ئەمە ئەو پرسیارەکەم تا چەند بەگشتی ڕاگەیاندنەکانیش پشکیشەیان لەمە بەرئەکەوێت کە چۆنەڵی بابەتەکان بە شێوەیەک یاخود پەیامەکان بە شێوەیە بگێنە خێزانەکان یاخود و کەسانێک کە لە ماڵەوە چاویان لەسەر تیڤیەکانە لەسەر ڕاگەیاندنەکانە هەواڵەکان باشن یاخود خراپن بێگومان لە ماڵی هەرەمومانە مناڵیش هەیە یعنی تا چەند شێوازی گەیاندنی پەیام و هەواڵەکان و ماشێتەکانیش تۆزە زیادە ڕۆی تیا کراوە یاخود بە هەڵە داڕشتێتەوە من حەزەکەم لێرەوە گلەیەکی زۆر باش بکەم لە سەرجەم کەناڵەکان چ بینرا و چ بیسترا و چ نووسرا و یعنی بەڕاستی گۆڕانکاری لە فۆرمی ئاگادارکردنەوە لە پێدانی زانیاری لە ڕوونکردنەوەکان لە ڕێنمایی تەندروستی پێویستە لەم کاتەیە کە خەڵک لە کەرنتینە لە ماڵەوەی پێویستە ڕۆژناڕۆژێ دوو ڕۆژارێ ئەگەر نەڵێم هەموو ڕۆژێک پێویستە بگۆڕێ چونکە خەڵک بێتاقەت بوو لە گوێگرتنی ئەم هەموو قسە دووبارێ یعنی بۆ نمونە ئێمە ئەم هەموو ئەکتەرە بەڕێزەمانەیە یعنی بابێن خۆ ڕاستە کەرنتینکرا بۆ عامەتی خەڵکە تو توانی کۆمەڵی هونەرمەندت کە کەسیان توش بوونین هیچ ئەتوانی گرتێکی ڤیدیۆی جوانی کاریگەریان بۆ دروستکەی هەم پەیامەکەش بە هەمان شێو بە قوتری ژەگات هەمیش خەڵکەکە چێژێکی لێبێ یعنی چەند بەس ئەوە بڵێ کارکتەرێکی کۆمیدی چەند خەڵکێت بە خیاڵتا بچی ناتوان دەمایشکە مەسەرەن بۆ مناڵان یەک دنیا ڕکلامی پاپایی دروستەکرێت بۆ پارەپیاکردن و مەسەرەن بۆ ڕکلامی برنج و چی بۆ نین لەبری ئەمانە کۆمەڵی ڕکلامی جوان دروستکرێت ئەم کۆمەڵە شەریکەیە ئیجبارکردن کە کۆمەڵک ڕکلامی جوان بە سعیکی گونجاو بکرێت بۆ کەناڵەکان بڵاو بکرێتەوە پاپا بێ کاریگەری زۆر گرنگترە لەوەی کە یەکێک دانیشێت بەرامبری پیاوێکی بەتەمەن دانیشێت دکتۆرێکە هەر کەسێکە قسە بۆ مناڵکە بڵێ دەست مەشۆ مەسەن دەست بشۆیان تەوقەمەکە مێڵە کەس ماچەکە یعنی ئەمە ئەمەلی نیە بەڕاستی بۆ شووی کە تۆ بە گرافیکێک بە ڤیدۆیەک بە مەسەرەن بە پاچەیەک مەسەرەن بە پاچە مۆسیقات تێکەڵە لەگەڵ ڤیدۆیەکی سەرنجڕاکێشە ئەمە کاریگەری زیاتر بەجێڵێ باشە دکتۆر کۆچارە گەڕێمە بەردەوامی لە گفتوگۆکانمان لەسەر پەیامنێتوان شاهۆ ئامادەیە شاهۆ سڵاوت لێ بێتۆم کاتۆ باش فەرموتەواوی زانیارەکانی کەلار بۆ ئێمە بینەرانیش بگوازەرەوە سلااوشن یاردیارە لە کەلار ئەمڕۆ یان زەمین ڕۆژی قەدەغەی هاتچۆ لە سنووری داری گەرمیان و لە کەلار
بەرەو کۆتایشە یان زەمین ڕۆژی قەدەغەیات چوە تا ئێستا پلانەکان بە شێوەیەکی زۆر باش وەکەوەی کە پلانی بۆ دانراوە جێبەجێ کراوە ئەوەی ئەمەوێ ئێستا قسەی لەسەر بکەم ئێستا ئێمە لە کەرەنتینەی کەلارین ئەو شوێنەی کە ڕاگیراوان ئەوانەی کە لە وڵاتی ئێرانە و لە شوێنەکانی دەروی هەرێمەوە هاتوونەتەوە لە ئێران ڕاگیراون ئەمڕۆ دوایین وەژبەی ڕاگیراوان لە کەرەنتینەی کەلار ئێرەیان جێهێشتووە و گەڕانەتە ماڵەوە دوای ئەوەی پشکنیان بۆ کراوە و دەرکەوتووە کە پشکنەکانیان پاک بوو ماوەی کەرەنتینەکان کە 14 ڕۆژە لێرە تەواو بووە بۆ زانیاری زیاتر من دکتۆر عەباس عەبدولعەزیز جێگری بەڕێوەبەری گشتی تەندروستی گەرمیان ویلایە دکتۆر سڵاوتان لێبێ ئەو وەژبەیە کە ئەمڕۆ بەڕێکرا دوایین وەژبە بوو ئێوە ئەم ماوەیە کە لێرە بوون چۆن بڕێتان کردووە چۆن بەڵێ بینەرانی خۆشەویست بە داوای لێبرنەوە دیارە بەهۆی کێشێکی تەکنیکیەوە پامێرمان شاهەوە نەیتوانێت لەگەڵمانە بەردەوام بێت ئەچمە لای پامێرمان عوسمان ئەبوبەکر لە سلێمانی و ڕاستەخۆ لەگەڵماندا عوسمان سڵاوت لێ بێتۆم کاتۆ باش فەرموو چ زانیارێکی نوێ لە لای تۆیە بۆ بینەرانی بگوازەرەوە شنیار ئەم کاتت باش لە شاری سلێمانی ڕێگەگرتن لە هاتوچۆ بۆ هاوڵاتیان هەروە بەردەوامە لێ پێ ناوی خۆپاراستن و پاراستنی گشت هاوڵاتیان هێزە ئەمنیەکان و هەموو دام و دەستگا تایبەتمەندەکان لەم بوارەیەوە ئەسپی خۆیان تاوداوە بۆ ئەوی هاوڵاتان و کەسوکار و هەموو خەڵکی سلێمانی پارێزراو بن ئەمە پەیامێکە کە حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی تەندروستی وەزارەتی ناوخۆتەکیدی لێکاتەوە بە هیوای ئەوەی ئەم قۆناغە تێبپەڕێنرێ و خەڵکی هەموو لە شەقامە گشتەکان بە یەکشاد بن و یەکتر ببینینەوە من حەزەکەم لێرە زیاتر گفتوگۆ بکەم لەسەر شێوازی خۆپاراستن بە سپاسەوە برای بەڕێزم کاک ئیبراهیم ئەحمەد جافم لەگەڵای کە شارەزای بواری خۆپاراستنە کاک ئیبراهیم کاتت باش فەرموو لە مایکەکەی ئێمە نزیک بەرەوە پێمان بڵێ دوای ئەوەی کە ئاشێ بەشێک لە ئەو هاوڵاتیانی کە هەڵگیری ڤایرۆسی کۆرۆنا بوون ئێستا بەشێکیان لە ماڵەوەن یاخود ئەوانەی کەرەنتینە کراون دەرکەوتووە مەسەلەن پۆزتیڤنی نەگەتیڤن تۆ پەیامە چی و چیان پێڵی زۆر سپاس بوو جەنابتان یاوەتان باش هیوادارم ئێوەراکی بێ کۆرۆنا بێ بۆ هەتاتە و هەموو یاوارێکمان بە کۆرۆنا بە دیارە ئەم بابەتی کۆرۆنایەکە لە مانگی دوو بیدایەتەکەی ئێمە دەستمان پێکرد لەگەڵ ئەو هاوکارە بەڕێزانەی کە زۆر بە جددی ئیشان لە بواری بەڕەنگاربوونەوە و تیمە فراگوزاریەکان و تیمی بەڕەنگاربوونەوە کرد وابوو کە کۆرۆنا هەتای بخێنە مێژۆ بەڵام ئەمە ئەرکێکی قورس و بابەتێکی زانستی و بابەتێکی گلۆباڵایزیشنی قورسەکە لە ئەندیمیک و لە ناو شارێکی سینە وردەوردە بوو بە پاندیمیکە هەموو جیهانی گرتەوە ئێستا بۆ بابەتێکی جیهانی کە هەموو ئەخبارەکانی دنیا هەموو دەزەکانی ڕاگەیاندن هەمویانی سەرقال کردو بە شێوەیە کە دەستگاکانی ڕاگەیاندن خۆشبەختانە بۆی زۆر گلەیی نەکەین کە بابەتیانە چونتە ناو مۆزوعەکەەوە خەڵکیان وە تەسقیب کردو ڕۆشنبیر کردووە کە بتوانێت لانی کەم لە 90 شێوەکانی خۆپاراستن لە ڤایرۆسیا کۆرۆنایان کۆڤید-19 بپارێزێ ئێمە لە شاری سلێمانی زۆر زوو بە دەنگەوە هاتین بۆ خۆپاراستن لە پەتایان نەخۆشی کۆرۆنا و خۆشبەختانە نتیجەکەشی لە ئایندەیە دەرەکەوەکو ئێستا دەرکەوتووە ئێمە تەعاملمان لەگەڵ سێ جۆر حاڵەتا کردووە ئەوانی کە مباشر پۆزتیڤ بوون لە ئێران لە ئیتالیا لە سین لە هەر شوێنە گەڕاونەتەوە لە دنیای لەو دنیای گەورەیە بابەتی دووەمەوەیە کە ئەمانەی کۆنتاکتیان بە شێوە لە شێوەکان بەردەوام لەگەڵ ئەم توشبووانە بوون کە ژمارەکەیان زۆر نەبووە جۆری سێم ئەوانە بوون کە لە شارەکانی تری ئێران و سین و ئیتالیا و وڵاتانی تری ئیسپانیا و هەموو دنیا گەڕاونەتەوە لە فندقەکانیان کەرەنتینمان کردوون یان بە شێوەیەک دابڕانمان بۆ دروستکردن کە تێکەڵی خەڵکتر نەبن ئەمانە ئەگەر مەشبوه یا گومان لێکراویش بن تەعامل و هەڵسوکەوت لەگەڵیانە هیچی فەرق نەبوو بۆ ئێمە لەوەی کە توش بووە یان هەڵگری ڤایرۆسەکەی یان کۆنتاکتی ڤایرۆسەکەی تا ئەوەی کە خۆشبەختانە لە 12 هۆتێل و فندق و شوێنی گەشتیاریەوە ئێستا نزیکەی 4 هۆتێلی مانەوە یان کەرەنتینی ئەو کەسانە ماون کە خۆشبەختانە ڕەنگە لە ئایندێکی زۆر نزیکە نێگەتیڤ بوونی یان بە شێوەیە کە هیچ جۆرە هەڵگری هیچ جۆرە ڤایرۆسێک نەبن بڕۆنە ماڵەکانی خۆیان ئەمە دێتە دوای ئەوەی کە ئایا چۆن تەعامل لەگەڵ ئەوانە بکەین کە پۆزتیڤ بوون گەڕاونەتەوە کەرەنتین کراون نێگەتیڤ بوون گەڕاونەتەوە یان ئەوەی کۆنتاکتیان لەگەڵ توشبووەکانی پێشوو کە چاک بوونەتەوە و کۆنتاکتیان لەگەڵ ئەوانە هەیە کە
گەڕانەوە ماڵەوە ئەمە ئالێتێکە ڕەنگە چەند بەرنامێکی بێباسی بکەین بەڵام بە کورتی لێرە بۆی هاوڵاتی و ئەو برا خۆشەویست خوشکان خۆشەویستانی کە لە کەڕەنتین و لە چاکش بوونەتەوە ئێمە و ئەوانش کە لە بینی هەردووکیانە خاوخێزان و بە خێوکەری ئەم خەڵکانی ترنیان نان و بژێویان بەیەکەوەیە ئەوەی کە چاک بۆتەوە ئەعلانی ئەومان کردووە کە نێگەتیڤ و زیندە چالاکانی خۆی جێبەجێکە ئەگەرێتە ماڵەوە هەر پێویستە خۆی و کەسانتیش پارێزێ نەوعانما 14 ڕۆژ ماوەتەوە یان لە خەستخانە چەند ڕۆژێک ماوەتەوە 14شی تێپەڕانەوە نێگەتیڤ بۆ دوای چەندین فەحس و پشکنین و ئەوانەی بۆ کراوە ئەمانی شەرەبێ لە خەڵک خۆیان پارێزن خۆشیان وا بکەن کە خۆپارێزی بۆ کۆمەلگای کوردی بە تابێت کۆمەلگای شاری سلێمانی دەوروبەری بسازێنن یان دروست بکەن ئەوانەی تریکە لە کەڕەنتین چوونەتە دەرەوە نێگەتیڤ و فەحسەکانیان دەرچووە بەڕاستی مجتەماع ئێشتا گومان هەیە لەوەی کە حاڵەتێک لەم لا حاڵەتێک لەو لا دەربکەوێ بۆ خۆپاراستنشمان لەو حاڵەتانە پێویستە کۆمەلگای کوردی و هەرێمی کوردستان و بەتایبەت شاری سلێمانی دەوروبەری خۆپارێز بن و هەموو ئەجندا و پەرەنسەبڵەکانی خۆپاراستن کە لە دەستەکانی ڕاگەاندن و وەزای تەندروستی بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی و بەڕێوەبەری خۆپاراستنەکان و هەموو کادر و فەرمانبەرانی ئێمە دەرەچێ بە لە سەداسەتی نەگنەوە دوونەوەی جێبەجێ بکرێ ئەوەستە سەر ئەوەی کە ئایا پرسیارەوەت کرد کە ئێمە لە سەتا چەندی ئەومان گەیاندووە کە خەڵک شارەزایی لە خۆپارێزی هەبێ بەرامبەر ڤایرۆسی کۆرۆنا ئەتوانم بڵێم نسبەتێکی باش لە ڕێگەی ڕاگەاندنەکان و تیمەکانی ئێمە ئەو ئەعلاناتانی کە کراوە خۆپارێزی دروست بوو بەڵام هەندێک ئالێت ماوە کە بەو پێی ئێمە ڕۆژانە تیمەکانمان سەردانی مارکێت و شوێنە گشتیەکان و شوێنی کەڕەنتینەکان و ئەوائل و سەفرە و ڕێگاوبان و دەستگاکانی ئاسایش و پۆلیس و خۆشبەختانە کە هاوکاری تاوی ئێمە بوون بۆ بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی چوومە مارکێتێکەوە ئەمڕۆ کۆمەڵێ مناڵی زۆر وردی زۆر جوان تەماشاکەم ڕژاونەتە ناو مارکێتەکەەوە دەست بە دەرگا و پەنجرە و دار و بەرد و دەستکی سەرلاجە و شتێنان و ئەمانە ئەو جۆرە حڕێتی بە مناڵدان بۆ مارکێتەکان شتێکی هەڵەیە ئێمە کە باسی کەڕەنتینیان داخستنی ماڵ بۆ ماڵ یان گەڕک بە گەڕک شار بۆ شارەکەین ئەوەیەکە کەسێک بەتەنها مارکێتینی ناو خێزانێ بکات کە مارکێتینەکە شتەکانە کڕێ دەستا و دەست ئەو علاگەشتانی کڕیوێتی زۆر بە جدی تعاملی لەگەڵاکە لەگەڵ دەستکی سیارەکەی سوکانی سیارەکەی خۆی دەستکێشەکەی کەمامەکەی ئەگەر پێویست بووی بەستێ ئەمانە تەعاملی زۆر وردن پێویستە بەرنامەکانی تەلەڤیزیۆن بە بەردەوام جگەر لەوەی کە ئێستا عمومیات خەڵک هەموو ئەزانێت دەستی بشوە خەڵک ئەزانێت تەعامل لەگەڵ کەڕەنتین بکە تەعامل لەگەڵ پۆزیتیڤ بکە تەعامل لەگەڵ نێگەتیڤ بکە تەعامل لەگەڵ کەسانە بکە کە لە دەروی وڵات ئەگەڕێنەوە بەڵام تەعاملە یان هەڵس و کەوتە وردەکانی ژیانی خێزانیش پێویستەکە هەندێک بەرنامەی لەسەر بکەین وردەکاریەکانی بزانین زۆرەوە من پرسیاری زۆرم هەیە بەڵام من جێت هێڵم بۆی پاشماوەی بەرنامەکە تاوکەی منەزانم کە بەڕێز دکتۆر کۆچەر لەوێ میوانتە و ژمارەی زۆرش هاوڵاتی و خەڵک ئەیانەوێ ڕێنمای یا پرسیارن هەبێ سپاس بۆتەوە سپاس بۆ زانیارەکانە سپاس بۆ میوانەکەشت کا کۆمەڵە زانیاریانی گەیان بە هاوڵاتیان دەستەکان خۆشمە بەرداوامی لە گفتوگۆکانمان لەگەڵ دکتۆر کۆچەرە دکتۆر کۆچەر باسی ڕاگەیاندنەکانمان کرد لە ئێستا زۆر باس لەوا کرێت کە شێوازی داڕشتنەوەی پرۆگرامەکانی ژانی ئەبێ بە شێوە بێت کە تایبەت بێ بۆ خێزان بۆ هەموو ئەندامەکانی خێزان یعنی بۆ نمونە نەکتەنە هەواڵ بێت ینی خێزانەکە لە ماڵەوە هیچ پرۆگرامێک نەبێت تەماشایکە تەنها سەری هەواڵکە بگومان ئێمە کە باسی خۆپارێزێکی بەتایبەت بۆ مناڵان کاڵین چینێکی هەستیار نەبێت زیاتر ئاگامالە بێ و خۆمانوەکو گەورەکانی زیاتر ئەڵی خەمی مناڵەکانمانە کە تووشی بن بێگومان کە تۆ ئەی پارێزیت لە ماڵ و ئەیگیری تاوانیانی پشتە دەرەوە پێکمانە ببیت لە لایانی دەرونیش کرێتەوە دکتۆروانە هەنی زۆرجار تۆ لایانی دەرونێکە شەلاچە کۆمەڵێ کێشەی تەندروستی جستەیشی بۆ دروستکات ئەگەر نەزانین ئێمە چۆن مامەڵێکی تەندروستانە لەگەڵ مناڵەکانمانە بکەین خۆی مانوی مناڵ لە ماڵەوە سروشتی ژیانی مناڵ وایە کە زۆربەی کات لە ماڵوێ بەڵام ئەم مانەوی ئێستا ناتەبیعیە چکە تەنانەت ئێمە یعنی هەتا بتوانین ڕێی لێک نەچێتە دەروی ماڵیشەوە لەبری لەگەڵ مناڵی کە تێکەڵ نەبێ لەگە ماڵی دراوسەکانە کە مناڵەکەش لەگەڵ باوکی و لەگەڵ کەس و کارێکا تێکەڵە بیعنی تۆ بێ مجموعەیەک مەسەن پەیوەندی هەیە بیبڕی یەکێک لەوانە وەکو عەرزم کردی پەیوەندی مناڵە لەگەڵ مناڵی ترە لەگەڵ دراوسەکان لەگەڵ کەسی چکۆ چارێ لە کۆڵانێکی ترەوە مناڵەکێتە ئەم کۆڵانە لەگەڵ مناڵەکە توارێکات توش بووە بە مەسەرەن بە خزمیشان کە لێرە ناتۆ یعنی ئێمە ئاوا بیرە عیلمەکە ئاوا کرێتەوە بۆیە کە تۆ مادە مناڵ ئەبێنێتەوە لە ماڵەوە ئەبێ کۆمەڵێک بەرنامە چ دایک و باوک چ دەستگاکانی ڕاگەاندن چه حکومت ئەبێ کۆمەڵێک پلانی هەبێ بۆ ڕێخستن ژیانی خێزان لە ماڵەوە بۆ نمونە من لەم ڕۆژانە لە ڕادیۆ گوێم لێ بوو کە کەناڵێک مەسەرەن شتەکەی زۆر ئیجابی و بەس
هۆکاری پشتەکەی سلبی بوو مەسەن ئەو لەبەر خاتری کە خەڵکێکی زۆر داوامان لەکەن بڕێرمەنا بوون منە بە ڕۆژانە لە دە هەتاوکو سعات 2 پاشنیۆڕۆ بیکەین بە مایم ناڵان یعنی بۆ بێ خەڵک داواکات یعنی خەڵکی شتە ئەوە داوا لە کەناڵەکان کات ماوەی ناڵین بۆ زیاکە کەواتە ئەمە فشارێکە تۆ دیقەت و هەموو ماڵێک بەعام ئێستا لەم کاتەیە لە نۆ بۆ دا هەڵاستن لە خەو لە بریخ شەو تا درنگ بەخەبرن ئیشانێ بڵێ خەیکەوتە دەبەرە 12 بە عاسی عامەکەم بۆیە تۆ توانین لە سعات دەوە زۆربی ئەو کەناڵێک کە تایبەتن بە هەواڵی بەشت ئەتوان مەسەن کۆمەڵە گرتی پاپایی جوانی تایبەت بە کۆرۆنا هەم ڕێنمایی هەم پاپاش بە چیرۆک بیانی تۆ توان ئەم هەموو چیرۆک نووسەمان هەیە ئەم هەموو ئەکتەرەمان هەیە ئەتوانی شتی جواندا ڕێژی ینی لە 2 ڕۆژ توانی ئامادەیەکی شتەکان ئەنیمێشن جوڵاون خۆمەرجی هەر ئەکتەری زیندوو بێ ئەمە توانی مەسەن ڕۆژانە ئینتاجکی لەمانە ڕۆژانە شتێکی نیو سعاتی 20 دقیقی ئینتاجکی بۆ مناڵ لە سعات 10 بۆ 12 شتیان بۆ پێشکەشکی لە 12 بۆ مەسەن من ڕاوێژکاری ڕاگاندن نیم تاوکۆمە ڕێنمایانە ببێ بەس ئەمە فراغنە بێ پڕکرێتەوە مەسەن شەو ئەتوانی لە دوای کاتژمێر 8 مەسەن تا 9 ئەتوانی فراغی کە پڕکیتەوە مەسەن کاتێکمان هەیە من بێژەرێکم بینیەوە لێکی لە کەناڵەکان سەرکەوتووە تا ڕادێک یعنی زۆر دەستخۆشی لێکم و لە جەناب و لە هەموو بێژەرەکانی تر بەڕاستی ئەماوە زۆرمان دوود بەدەست ئەم کۆرۆنایەوە بەڵام پێویستمان بە جوودی زیاتر پێویستمان بە تەکنیک و فنی زیاتر شکاک دکتۆر بمبورە لێرە قسەکانە ڕاگرم بەردەوامە بین پەیوەندێکی تەلەفۆنی لەسەر هەیە لە با پەیوەندی وەرگین مامۆستا عوسمانمان لەگەڵای لە سلێمانی مامۆستاگیان سڵاوت لێ بەتۆم کاتۆ باش فەرموویەت پرسیارەکەتەیە لە چوارچێوەی تەوەری پرۆگرام کە تایبەتە بە مناڵان دکتۆر کۆچەریش کە پسپۆری نەخۆشەکانی مناڵانە هەر پرسیارەکەتێ فەرموو سڵاو لە بەڕێستانەوەم کاتان باش سڵاو لە هەوادارانی گەلی کوردستان دەستخۆشی لە جەنابی دکتۆر بەڕێستەکەم دیارە بەڵێ بەڵێ من وڵات ئەمڕۆ کۆمەڵێک تێبینین بینی ئەگەر هاوکارم کەم بێتان بڵێمیت بۆ نان بەڕاستی هەسوکەوتی نانەوەکە لەگەڵ لێکردنەوەی نانەکە و دانی بە خەڵک بەڕاستیشتێکی نادروست بوو بە هەمان دەست بەکاری هێنا دەستێبل بۆ هەموو شتەکان نانەکەدا بە خەڵک ئەمە پێشم مدن و کاکە نابێوا بێ ئەو نانەی کە دەرێت هێلانەوەکە بەڕاستی ناکرێت دەستی دەوێت و بێ بە خەڵک ئەوەی تۆ دەشتەکان دوو هەم وەکو دەڵێن ڕاستەکە وەڵای ئەو کۆڵانە پڕ لە خەڵک ئەمجا وەڵام دوکان هەیە لەو گەڕەکە بە تایبەتی شعبەکانە دوکانی وا هەیە 10-15 لەبەر دوکانەکە دانیشتون بۆ خۆیان دەمەتەقەیەکە یعنی کە پێشانەڵی هەڵێکی لایەک و قسەیەکی هەڵایەکەن یەک پرسیاریشم هەیە بۆ خۆم داوای لێ بردنەکەم من دکتۆر نەفسێک حساسیەتە قورگم هەیە و کەمێک جارجار ئەکۆکەم ئەزانم ئەمە حساسیەتە خۆم جارجار بۆم برسە بێت ئەگەر دەرمانی شتێکم پێ بڵێ بەکاری بێن مەمنونم سڵاو ڕێزم بۆ جەنابتان دەسەکان نەخۆش مامۆستا عوسمانگیان سپاس دیارە دکتۆر کۆچەر ئەو پەیامانە یاخۆ پرسیاری کە مامۆستا عوسمان هەبوو دوور بوو لە تەوەری پرۆگرامەکەی ئێمە بەڵام ئەگەر تو هەر جوابەکەت هەیە بۆ مامۆستا عوسمان کە باسی نانەوەخانەکانی کردیخوا یاخود باسی قەرەباڵغی کۆڵانەکانی کرد بەڕاستی سواز بوو مامۆستا عوسمانی بەڕێز طبعاً بە پێشووی لە تێبینی بەم لەسەرەوەی پێشووی چکۆ مناڵان قوربانی یەکەم من لەو بوارەیە بۆ خۆی من پسپۆری مناڵانم بەڕاستی بەس دەگو تێبینێ دەم بە جەنابی مامۆستا یەکێک لەوانە ئەتوانێت دایمە ئاو بخواتەوە قورگی بەرداوام تەڕێ بە ئاوێکی شلەتێن بەڵێ بەرداوام ئاوی پێوی ئاو بخواتەوە شتێکی زۆر باشە دووهەمیش حەبێکە و نقوڵ وایە پێڵێن لۆزەنجیس ئەتوانێت ئەو پێڵێن نقوڵی قوڕک ئەتوانێت ئەمە بەکاربێن لە بری هەموو چارەسەرێک ئەم دوو حاڵتە تەسەڵکەم ئیکتیفایە بوونی مناڵ ئەوەی کەوی باسی کرد مامۆستا چۆن کۆمەڵە گەنج دانیشتون مناڵەکانیش پارە وەرەگەن دایک باشیان ئەچن شتەکڕن ئەمە طبعا من دایمە وتومە یعنی یەکێک لەو ڕێگانی کە خۆ پاراستنە پێی مثلا کە بڵاو بێت توپی لە ڕێی پارەوەی وەلو تاسەوکو سەیسە نەکرا مەسەن قسەیەسەر نەکرا بەس مادەم تۆ هەیە ڕێگەکە وکو مادەم ئاگەر و دووکەڵەکە لە دوو دیارە بێ خێرا فرێکی بزەین چییە ئەم پارەیە کە دایکە یا بە مناڵەکە گیرفانی کێ بیکاتە ناوی بیاتێ بڵێ کوڕم بڕۆ مەسەن بڕۆ چلوورەیە بکڕ بڕۆ مەساسەیە بکڕە کە چۆ دوکانەکە کابرای مارکێتەکە پارەکەی گیفای مناڵەکە دەرێنێ هەڵیگرێت باقیەکە ئەگەر ویست باقی بخات و گیفای مناڵەکە مناڵەکە دەستنیان لە پارەکە بە چلوورە شتێکە مەسەن خواردنێکە حەزیەتی پسکیتەکە بیاتێ بیخاتە علاگەی کەوپی علاقی با دەست بێتەوە کابرای دوکانە دەستکیشی دەستا بێت بۆ مناڵ
وەکو عرضم کردی یعنی خبری خۆش هەیە بەڵام ئێمە هەرە بێ وریابین مەسەڵەن یەکێک لە خەبەر خۆشکانەوەیە تا ئەم دقەیەژ من پێش بەرنامەکە کە ئاگادارم لە ساڵ لە مناڵی دایک بووە تا 9 ساڵ هیچ مردنێک تۆمان نەکرا لە جیهانە هەواڵێکی زۆر خۆشە بەڵێ لە سەر و ئەویشۆ هەتا 18 ساڵ لە 1000 کەسە یەک کەس یان دوو ئەگەر زۆر لە حاڵتی خراپە بێ ئەمرێ ئەگینا نەمابوو نەک لە سایە دوو کۆی لە سا دوو بۆ ئێستا گەیشتە لە 16 ڕژی مردن بس لە 1000 دووە یعنی لە 0 و لەدایا دوو ڕێژێکی زۆر کەمە زۆر کەمە بۆ یعنی خۆشیە بەڵام پەیوەندێکی تەلەفۆنی دیکە دایکی دانیمان لەگەڵە لە سلێمانیەوە سڵاوت لێ بە دایکی دانی فەرموو هەر پرسیارێکی دیاریکراوە هەیە ئاڕاستەی دکتۆر کۆچەری بکەم سڵاو لە ئێوەش زۆر سپاس باش بارێک نەبێ پرسیارێکم لە دکتۆر باش بەکارهاتنی من مناڵەکەم 6 مانگی تەواو کردووە بێ زەحمەت ڕێنماییمان باتەوە لەسەر چۆنێتی خۆراک پێیان هەندێک خواردن هەیە ئەگەر ئێستا پێ بڵێم زانم لە کێوە دەست پێ بکەم یان چۆن دەست پێ بکەم لەوانە خورما شۆڤان خاڕاوی میوە ئەنجا ماست ئەمانەکەی دەست پێ بکەم ئەنجا بۆ هەر خۆراکێک کە تازە ئەیەنێ پێویستەکە من هەر ڕۆژارەکە بۆستم تا تەواو ببیان ئاساییەوە چکە من مانگێکە بێ خۆراکیەم یان بێتە من پێنجمانیەوە دەستم بە خۆراک کردووە ئەنجا پرسیارێکی کەشم هەیە مناڵی کەشمان هەیە دایکی دارین دکتۆر ئەو پرسیارەی هەیە لە تۆ کە ئەو خۆراکانەی کە باس کرد چی پێیاوە؟ سەرەتا هاڕاوی برنجم نایە ئەنجا سێ ڕۆژ وەسان گولەکە و گێزەر و کاتە ئەمانە ماوەتێ بەڵام ئەو خۆراکەکە کە دەستم کرد بە میوە دوای ئەو مۆڵتیسیۆنمایە سەریتامی شیرینی بوو ناچارم منیش کشمشمە کردە شۆرباکەوە ئێستاژە بەم جۆرە بەردەوامم تا ئێستا هەر ئەمانە ماوەتێ دەستەکان خۆشدایکی دانی وەڵامی پرسیارەکە دەدرێتەوە ئەشمەلای پەیوەندێکی تەلەفۆنی دیکە کاکشاڵامان لەگەڵە لە گەڵاڵەوە کاکشاڵا و سڵاوت دەبێتم کاتۆ باش و فەرموو هەر پرسیارێکە ئاڕاستی دکتۆریکە کاکشاڵاو کارێک کاکشاڵاو لەسەر هێڵ نەماوە دکتۆر کۆچەر ینی ئەمەش پرسیارە بوو کە ئەمەی دایکی دانی کردی ئێمە لە ماڵەوە کە مناڵەکانمان ینی بڕاستە مناڵەکەی و تەمەنی کەمترە ینی بۆ تەمەنەکانی کەش زۆر جار باس لەوە کرێت دایکەکان پرسیارەکەن من چ خواردنێ بەم بە مناڵەکەم کە سیستەمی بەرگری لەشی بەهێز بێت یاخود بە تایبەت لەم بارودۆخە ینی ئەبێمە خواردنەکانمان هەمەجۆر بێت ڕاستە لە ماڵی بەڵام بێ گۆڕانکاری لە خواردنەکانمان بکەین پێ خۆشە باسی خواردنەکان بکەین بەپێی تەمەنە جیاوازەکان طبعا هەواڵێکی خۆشێ بۆ دایکانی کە شیری خوانە بۆ مناڵەکانە چکە لە شیری قوتووە دژەتەن نییە بەڵام لە شیری دایکە دژەتەن هەیە ئەمە هەواڵێکی خۆشەوانی کە شیری دایکیانێنێ بە شیری خوانن بە مناڵەکانە ئەمە بەعام زۆربەی ڕێنماکان ئەوەیە کاڵێ لە دوای 6 مانگ خواردن برێ بە مناڵ بەڵام مەسەنەگەر شیری دایک بخوات ئێمە لە 5 مانگونی و دەزەکەین بە خواردن ئەگەر شیری قوتوش خوات لە 4 مانگ و هەفتەیە بۆ 4 مانگونی و دەزەکەین بە خواردن ئەو خواردنانی کە پێویستن بۆ مناڵ چین چەوریە وەکو هەموو کەسێکتر پرۆتینە کاربۆیدراتە لەگەڵ پرۆتین و چەوری و کاربۆیدرات و ڤیتامینەکان چەوری لە شیرێکی خۆیان هەیە ینی هەم شیری دایک هەم شیری قوتو تاوانەوە قسێک هەیە کە بەعام خەڵک باسەکات ئەمە لێرە ڕێکی کەبووم ئەڵێم شیرە چەورترە شیری دایک مەسەرەن چەوری زیاترە هەموو شیرێک لە عالەمە لەسەر ستایڵی شیری دایک حازرەکرێ یعنی چۆن شیری دایک لە 150 چەوریە شیری قوتوەکانیش هەموو لە 150 چەوریە ئەمە بڕاوەتەوە بەس ئەوەی کە فەرقی هەیە لەگەڵ شیری دایکە شیری قوتو تەنها ئەوەیە شیری دایک لە 6 پرۆتینە لە 25 بۆ 30 شیری قوتو پرۆتینە ئەمێ کە مناڵی خوارد هادایکێڵێ مەڕە بێ پێ ئەخێت بەمە تێزیاتر خۆ لەبری پرۆتینی زیاترتیا دووهەمیش مناڵ زیاتر گۆشتی پێگرێ بەڵام تۆ مناڵێکی شیری دایک لەگەڵ شیری قوتوە زۆری فەرقی هەیە دروسترە چست و مەسەن چالاکترە وەلحاڵ ئێمە کە دەستەکەین بە خواردن بە تایبەتی لەم فترەیە مادەم دایکان نایەنە دەرێ ناتوان چینە نەخۆشخانەکان کلینیکەکان هەندی ڕاوێژی سەریع ئێم بە دایکانی بەڕێز لە مناڵەکانی لە 4 مانگونیەوە هەتاوەکو ئەگاتە ساڵ لە 4 مانگونی کە دەزەکەی بە خواردن بە مناڵەکەت سریلاکی بەرێ سەریلاکێ هەمگەن میژبێ ئاساییە چکە ئێمە گەنم نان و سەمون و شت ئەوانەی مادەی گلوتینیان تایە نایین بە مناڵ تابێ بە ساڵ کە ئینە لە بری و سریلاکینە سریلاکی گەنم هەر ئەو مادەی کاربۆیدراتی کە ئەمانەوێت تایەتی
بەڵام مادەی گلوتینیتیانە ئەو مادەی کە هەستاری لە ڕێخۆڵازیاکە بۆ مناڵ ئەگەر هەیبێ بۆی عادەتەن بە سریلاکێکی سوک دەست پێکەنی چوارمان شۆربای برنج و کودایکی خۆی باسی کرد زایدن سەوزەواتەکان مثلن ئێماڵێن هەموو ڕۆژە شۆربای برنج با بناڵەکەی تابێ بە 6 مانگ تابێ بە ساڵیش بەڵام مەسەرن جارێک شۆرباکە خۆی سادە بێ جارێک مەسەرن گێزەری تیاابێ بڕۆکلی تیاابێ قەڕناویتی تیاابێ مەسەرە سپیناخی تیاابێ سەڵقی تیاابێ ئەوی سەوزەواتەکان هەمویان بەردەستن و سێدیشان مناسبە ئەتوانین دایکەکە هەر جارەدانێکیان تێکە جوای بۆی بکڵێنێ ئەتوانێت زەیتی زەیتونی تێ بکات نابێت ڕۆنی تێکە خوێ بە هیچ شوێ نابێت تێ بکات ئەی کوڵێنێ بووی ئەیا لە عسارە و ئەخاتە بەردەستی ماڵەکەی مەسەن لە دوای 6 مانگ ئەتوانێت گۆشتی مریشکی تێکە ئەتوانێت مەسەرن لە 7 مانگ و 8 مانگ ئەتوانێت گۆشتی حیوانیشی تێکە ینی ئەم خواردنانە ئاسایی دروستەکرێ ئەنجا لە دوای 9 مانگەوە تێستی خواردنی خۆیان نکات خواردنی زبر کە دانی تیاابێ بەڵام هەر بەبێخوێ تێستێکات خواردنی بۆ حەزرکە و ئەیاتێ بۆی فیری خواردنی خێزانیش بێت چکوێتە لە دوای ساڵەوە خواردنی خێزانە خوا مناڵ ئەمە کۆمەڵی خواردنە کە زەڕون لە دوای ئەمانە تەمەن باسی دووسێشتی ترە کرد حەزەکەم ڕۆکنێ بە میچێک لەوانە هێلکێ ئێستا ئەکادیمی ئەمریکیاڵە باشترە لە سێمانەوە دەست پێ بکرێ بێلکە کە لەوە دڵنیام زۆرێک لە خەڵکان هەر دژیان قسەی منن بەڵام ئێمە ناڵێن سێ ناژڵێن چوار لە 6 توانی هێلکی ڕۆژانە ڕۆژناڕۆژ هێلکی بەرێ پەنیری بەرێ لە دوای 6 مانگەوە توانی ماستی بێتێ تەنانەت ئێمە لە 4 مانگ و 5 مانگەوە توانی ماستی بێنێ بەس ماستی معقەم بێ باشترە قوتوەکان کە پێڵێن پاستوریزە پاستەرایست تەماقەمە ئەمە برێ باشترەوە لە ماستی کوێ خۆمان چۆ ماسی خۆمان نازانین چۆن ئاماداکرێ بەڕاستی بۆیە ئەمە یەکێکتر لەو خاڵانە یەکێکتر لەو پرسانی کە زۆرە کرد من ڕۆژانە کە پەیوەندیم بووێت هەم لە پیجەکە هەم لە ڕێی ژماری کلینیکەوە باسی کوتانەکرێ ئەو کێشێکی گەورەی دایک و باوکانە کە بە بەردەوای پرسیارەکان دکتۆر پێشەی وەڵام بێتەوە یەک دوو پەیوەندی دیکە ئامادە بێ پرسیارەکانی ئەوانی ژوەرگرین کاگڕاوەندمان لەگەڵا لە سلێمانی و کاگڕاوان سڵاوت لێبێت و ئەم کاتۆ باش فەرموو ئەگەر پرسیارێکی هاڕاستی دکتۆریکە کاگڕاوەند گوێت لە دەنگی ئێمەیە دیارە لەسەر هێڵ نەماوە کاکاروانمان لەگەڵەیە کاکاروان سڵاوت لێبێت ئەم کاتۆ باش زۆر سپاس هەموو کاتێکی خۆ باش فەرموو کاکاروان پرسیارێکت هەیە ئاڕاستی دکتۆریکەی من پەیوەندی ئەوەی من پەیوەندی بە تەوەرەکەی ئەمڕۆ یەوەنی مناڵ بەس بۆ ڕێنمایی کاردکتۆر باشتر ڕێنماییمانیاتێ لەگەڵی کوردستان پەیوەندیتان کرد بە دکتۆرتێکەوە لە بەریتانیاوە وتی ئەم ڤایرۆسە 8 ساعت لە هەوایە ئەمێنێتەوە ئایا ڕاستە شتا ئەنجا یان وتی ئەگە بچنە دەرەوە کە چوونە دەرەوە بۆ شتکڕینە یان بۆ شتێک کە هاتیتەوە ماڵەوە ئەو جلوبەرگەی لەبەرتە هەمووی دایکە عیب نەبێت دایکە نبی شۆن و یەکسە بچۆرە حەمامەوە ئایا ئەوە ئەنجا گەوا بێت ئەو عالەمە پێوە بێ بۆ وەسعی ئەو دکتۆرەوە باس لێ کرد ئایا بێ ئەمە شتا ڕاستە یان نا تۆ من بچمە دەرەوە شتێ بکڕم و بێمەوە ماڵەوە ڕێک خۆ بکەم بە حەمامەوە جلوبەرگەکەشم چین لە بەرابوو دایکەنم بیشوم شتیوە هەیە یان دکتۆرە تاویان لە کارکتۆر ڕێنمایەمان دەستەکانە خۆش زۆر سپاس وەڵام ئادرێتەوە دەستەکانە خۆش پەیوەندێکی دیکەمان لەگەڵای خاتوژیان لە کەرکووکەوە خاتوژیان سڵاوت لەبێت فەرموو ئەم کاتێ خۆ باش بەخراتی دکتۆرەکە زۆر سپاس پرسیارێک مناڵێکمێ 2 مانگە قەبزە بێ شیر خۆش مێ دەمێ شێ دەمێ قەبزە بێ زۆر باشە دەستخۆش بۆ پرسیارەکەت ئەگە دکتۆر جواب ناتۆ شیرەکەشی بۆ گۆڕیوە دیالاکێ دەمێ ڕقەمیەکی کۆز منداوە پێی هەر قەبزە 2 مانگشە چەند ڕۆژ جارە دانیشێ خوش وەڵڵا بە تەحامی دانیشێ پیساکی زۆر ڕقا بەڵێ ئەو زۆر ڕق نییە یادیە بەس دانانیشێ باش ینی چەند ڕۆژ جارە دانیشێ ئەگەر چەند ڕۆژ دواب بکرێتەوە خێرا شافێکی پیاڵەگری 3 ڕۆژ ئەوها باش دەست خۆش خاتوژیانگیان وڵای پرسیارەکە دەدرێتەوە خاتوو شانازمان لەگەڵایە لە کەلارەوە خاتوو شاناز سڵاوت لێبێت ئەم کاتتان باش هەموو کاتێکی خۆ باش فەرموو بە خەراتنی دکتۆری دەکەم زۆر سپاس دەستخۆشیەم بەرنامەیەتان لێکەم سپاس دەکەم فەرموو خاتوو شاناز وڵای پرسیارێکم هەیە بۆ کاک دکتۆر مناڵەکەم تەمەنی 4 مانگ و نیوە
کێسا و ماعاڵە کێشی زۆر کەمە 6 کیلۆیە ئەیتر ئەنجا شیرەکەس نازانم دوسێن شیرم بۆ گۆڕیوە پێی ناکەی نازانم چی وەزنی زۆر زۆر کەمە خۆتان ورد نین خۆت و هاوسەرت وڵی بۆ خۆم وردم بەس مناڵەکانی کەم دوو مناڵەکەم هەیە ئەوان باش بوون وانە بوون دەستەکانە خۆش زۆر سپاس بەس خوا عەزێت نەبێ پرسیاری کەس ئەنجا ئەم شیرەش کە ئەیەمە ئێستا بۆم گۆڕیوە ئەم ئەیزیلاکە کە ئەیەمە شیرەکە قرقێنەی پێ ئەیاتەوە ئەڕشێتەوە دەستەکانە خۆش خات و شاناس وەڵامی پرسیارەکانت دەدرێتەوە دەست خۆش دکتۆر کۆچەر بەگومان ئێستا هاوڵاتیان کە لە ماڵەوەن پرسیارەکانیان زیاترە بەتایبەت بوو بۆ مناڵان کە هەمومان لە تەندروستی ئەوانە ترسین بەتایبەت بۆ مناڵانی کە تەمەنیان کەمترە چەند مانگێکە ئێوەش بەگومان بەردەوام لە پەیوەندیان دکتۆر لەگەڵ نەخۆشەکانیان ژمارەتان کراوەیە بۆ هاوڵاتیان بۆی ئەگەر پرسیارێکیان هەبوو ڕووبەڕووی ئێوەیکەنەوە باسی کوتانمان کرد کە ئەمە پرسیاری زۆری لای هاوڵاتیان دروست کردووە بەڵێ بەفعلی خۆی ئەمەیکێکە لەو شتانی کە پێویست و قسە لەسەر بکرێن بەنامێ لەبەری پێویستێکی زۆریت لەسەرەوە باڵێ مەسەر ماڵ مناڵە تازەرە دایک بووە کە بەویستە لە دوڕۆسێ ڕۆژێکەما بکوترێ مناڵ هەیە 2 مانگە کوتانەکەی دواکەوتو هەیە سند 4 مانگە هەیە 6 هەیە 9 هەیە 15 هەموو کوتانەکانە دواکەوتەوە ئەمە من چۆن مەسەرەن لە پەیوەندیەکانە بە خەڵکم وتووە ئەم قسەیەش بۆ عامی خەڵکی هەرێمی کوردستان دووباراکەمەوە لە زاخۆ هەتا کفری هەتا وەکو یەکی 4 چاوەڕێکن یعنی ماڵەکەت ئەگەر کوتانەکەی 15 ڕۆژ خۆی هەمووی لە ئەوی لە کەرنتینیا بووین تا ئەسە لە 12 سێوە تقریبن ئێستا 14 ڕۆژە یعنی هێشتا 2 هەفتەمان ماوە ئەگەر کوتانەکەی مەترسی لەسەر دروست بێت تاخیر بێ یعنی تا مانگێکش و کوتانی دوا بکەوێت تا ڕادەیەکی زۆر ئیشاڵا گرفت بۆیە لە یەکی چوارەوە تەسەورەکەم هەنێ ڕێنمایی تەندروستی بگۆڕێ بۆ لەوە چێ تیم دروستکرێ بە ماڵەکانە بگەڕێن لەوە چێ مەسەرەن چوونە دەروکی محدود دروستکرێ بۆ کوتان نازانم لەوە ئەچ ئەبێت تەبەن وەزارەتی تەندروستی بە تایبەتی لەو کات هەم عێراقیش چکە هەر ئێمە نین ئەمە عێراقیش لە داهاتوو وڵاتانی تریش کەوان درەنگتر کەرنتینەی هاوڵاتیان خۆیان کرد ئەمەش دەداتوە تووشێما بن بۆیە من بە هەمیان ئەڵێم چاوەڕێکن مانەوەی مناڵەکە تەندروستی مناڵەکەت لەم کاتە نەهاتنە دەرەوەی زۆر زەڕوترەوە ئەگەر هاتە سەر مۆزوعی ئەوە مۆزوعی کوتانەکە لە دوایکی چوال حتمما ڕێنمایی تازە دەرەچێ ئەگەر تا خوانەخواستە مەسەرەن بۆی ئەمەز ئەو درێژتریش کرایەوە یان تەسهیلاتێکرێ کارەسانی یانەوە تا مەسەرەن فترێکی محدود ئەگەر زۆرەکەی بێت تا 15 چوارە ئەم فترێش تەسەور ناکەم گرفتێکی وا بۆ مناڵ دروستکە ئاتە لە دوای ئەوەش بە پێسکی و جۆڵ بەرنامە يعني من چەند عائلە بۆ هاتووە مانگێک هەر ڕۆتین دوای خستووە لەگە ڕێزم بۆ مەجوو نردومانە کوتانەکانی کردو بۆیە حاتە نەم کاتای مەترسی زیاتر دروزە بێت لە دڵ و دەروون دایک و باوکەکانەکەڵێ مناڵەکەم نەم کوتا و ئەمەش بێت ئەمە دوان لەسەر بەجارێک ئەمیش و ئەمیش بۆی عاتەنەوە مەترسیە قسەی لەسەرەکە حەزم کرد و ڕوونکردێ بم کوتانەکان مەترسی دەستخۆش پیشنە لای وەڵامی پرسیارەکان خاتوژیان باسی لۆ کرد کە مناڵەکەی کێشەی قەبزی هەیە بەڵێ من پێش و وەڵامی ئەوی کاکاروان بەمەوە کە پرسیاری جلەکانی کەوتی طبعا ئەڵێ 8 ساعت ڤایرۆس لە هەوا ئەمێنێتەوە جا ئەگەر 8 ساعت ڤایرۆس لە هەوا بمێنێتەوە ئێمە شەڵی مژین ئەوە ئێستا کوردستان 125 هەر ئەسڵەن توش بوو بەشی کیشکاری مردەبوو لەبەرەوە ئەمە حڵتە پێڵن ئێربۆرن ئێمە 3 مەرحەلی گواستنەوەی ئەم ڤایرۆسەمان هەیە هەر ڤایرۆسێکتر نوعێکمان هەیە وەکو ئەنفلۆزای باڵندە لە حیوانەوە گوازرێتەوە زۆرێک لە ئەنفلۆنزاکان لە پەتاکانی تر لە حیوانە گوازێتەوە بۆ مرۆڤ لیان لە ڕێی خواردنەوە لە ڕێی کۆنتاکتی بەردەوامیەوە مەسەن هەر بۆ نمونە حمەی ماڵتە کە نەخۆشیەکە لە حیوانەوە گوازرێتەوە کەم مەسلەمە یەکەم شت کە لێ پرسین یا بەرهەمی حیوانی خواردووە یا لەگەڵ حیواناتە ماڵەکەم حیوانی ماڵیان هەیە لە ماڵۆ لەگەڵ مانگاوانای تعاملەکە و مناڵەکان کە هەر کەسیکە بێت تووشەبێ ئێمە قسەکەمە زیاتر سەمناڵە بۆیە مەرحەلەی دووهەم لە دوای گواستنەوەی حیوان بۆ ئینسان ئینسان بۆ ئینسان کێشەی ئەم کۆرۆنای ئەوەی لە ئینسان بۆ ئینسان نەگوازێتەوە بەڵام لە هەوا ناگوازرێتەوە تەنها مەسەرەن کە من لەگەڵ جنا تا قساکەم کۆکەیەکم هەیە هەلا قسەکردنا جارێ ئینسان لیکی دەمی هێتە دەرەوە بەڵێ هێتە دەرەوە سەر ئەم مێزە جەناب دەستی خەیت و سەر ئەم مێزە یا ئەم ئەسەر ئەم کاغەزە کارمەندێکتان هێت کاغەزەکە لەگەوی باتەوە ماڵە دەستی نەچۆردووە نانەخوات بە دەستی ڤایرۆسەکە قوتەیە
بەمە ڕێگەی گوازرێت ئەمە ڕێگەی گواستنەوەکانە یان بەرامبرت ئەپژمێت ئەکۆچە بەسەرتایی نزیکن لێک و قساکەن بێک مەسەن بەگویا چ پێێنە هەناسان چێ بەسەرەکە ئەمانە ڕێکانی گواستنەوە ئەگینا ئەگەر لە مەترونێ من چۆن لە جەنابتەوە دوورم بە هیچ شوێکانیش بۆ شێوە ینی هەموو کەسێ ئەبێت ئەو مەودە لە نێوانیانە هەبێت تر ئەگەر مەودە هەبێ و کاتە هیچ ترسینەوە ئەگەر یاخود ئەگەر وا بووە لە هەوای بڵاو بووێتەوە و کاتە کارەساتی زۆر گەورەتر ئەخۆڵقا کەسپاس بۆخوا بۆ شێوەیە زۆر مەترسیدارە شتیوامان نییە تا ئێستا و مۆزوعی کاڵج لەکانیم شۆ نەخێر ئەوە تەنها ئێمە جەخت لەسەر دەست شۆردنەکەین و دم و چاو شۆردن ئەم دوانە لەبەروی بەرامبەرەکەت بەرتەکەوێت خۆشت بەدەست هەڵەیەگری و ڤایرۆسەکەش بێ لەسەر جلوبەرگ و هەروە کەلوپەلەکان بەبەوەی چەند کاتژمێرێک و لە ناوچێ ئەوە کێشەمانی لەسەرەوە ئەو ڕوونی وڵای ماوەسا خات و ژیان من حەزەکەم بۆ ئەوش بۆ هەموو ئەو دایکە بەرزانی کەمناڵەکانی لە خوار شەشمانە مناڵێک تۆ سێ ڕۆژە پیسایی نەکردووە جێوی خۆشە پێ ئەەکەنێ یاری بۆکە یەکیت بۆچی تۆ هیچ گەرگڕ شافێ بۆم ناڵاگی بێتە خوارە پیسایەکەی پێویستانکە هەتاوەکو حوت بۆ هەشت ڕۆژ دە ڕۆژیش باش مارگە زۆرکەین لەبەری وەزعکە هێنە تا دە ڕۆژ ماڵەکەت پیسایی نەکە بەمەرجێ جێوی مناڵەکە ئاسایی بێ شیخوانی تەبیعی بێ کروزانە و تای نەبێ مەسەرەن هەست نەکەین ماڵەکەت ناتەبیعیە ئاسایی و هیچ کێشەی نیە نەشافی پڵگە نەحیچی لێ بکە ئەمە زیادێ ئەمە ئەم خوشکی کا زیایە لەبەرەوە مناڵ ئاسایی هەندێک جار تا دە ڕۆژیش پیساکەی دواکەوێ و هیچ گرفتێکی نییە بە تایبەتر شیری خۆی خۆیای قوت و قەلەقی دایکەکانیانە بۆ مناڵەکان یاسکی تون ئەبێ مناڵەکەی غازاتی هێوازانی قەبزەکە نەخێ سکیتونگە پیسایەکە غازات دەرەکات ساعتێ دوایتر تۆزە باوشی کە بیگەڕە پیساکەی غازاتەکەی دەرەچێ و وەڵحاڵ لەبەرەوە پەیوەندی بۆ نیە ئەوەی خاتوشاناس باسی لەو کرد کە کێشی مناڵەکەی کەمە خادوشاناس خۆی ئەترافی کوتی خۆمان وردین لەبەرەوە ئەگەر خۆیان ورد بن بۆم 6 کیلۆ گرفتی نییە پێویست ناکەوانە قەلق بە بۆشی با مناڵەکانیشی گەورە بن چکەمە جینات مەوزوعی جیناتە کرۆمۆسۆماتە ئەم مەسا ئەم خوشکە بەڕێزە خۆیان وردن لەوە چ مناڵیان هەبێت دایک و باوکی بخاتە بن باڵی مناڵیشان هەبێ خوان دەرەچێ ئەگەر لە خۆشان کورت نەبێت لەبەرەوە ئەم دوو حاڵتە هەردوو جۆرە مناڵەکان ئەبێت پێویست ناکە خۆی قەلەکە زۆر ناڕەحەت بوو لە دوای 3 ساڵ دوای 3 ساڵ ئەو کاتە پشکنینی بۆ کرێ ئەگەر گرفتی کێبێ هەرچەنە تەسەور ناکەم ئەو پێویست بۆش بکات بەڵام بۆ دڵنیای خۆی لە داهاتوە توانێت سەداین بەڵام هیچ کێشی نابێت دکتۆر کۆچەر پێم خۆشە ئەو کاتێک کە لە بەردە ماناماوە بەگومان تۆش چەند ڕەنمایەکی دیاریکراوە هەیە بۆ دایک و باوکان بۆ مناڵەکانیان ئەو ڕەنمایانە چین من کۆمەڵێک خاڵ هەیە کە حەزەکەم بە کورتی بۆ دایکان و باوکانی بەڕێز سەبارەت بە مناڵەکانیان بیخەمەڕ یەکەم مناڵ دڵی ناسکە بەڵام زوو ئاشتە بێتەوە لەبەرە تۆ هەوڵ بە بوو شێوازی دڵناسکەکەی مناڵەکە تەعامل لەگەڵا بکە چ بۆ دەست شۆردن یعنی بۆ نمونە من عەرز جەناب دەکەم کە خەڵک تەعاملی نییە لە دەرەوە تەنها لە ماڵەوە پێویست ناکە مناڵەکەت فێرکی حەرنی سەعجارە بچە دەستی بشۆ نا ئەمە پێویست ناکە ئەم مەرحلەمان تێپەڕانەوە لەبەری لە ماڵەوەین لە ماڵە بەرکەوتمان لەگەڵ کەس نییە تاوکە بەڵە چوتە دەرەوەی ماڵ ئاساییە لە غێری ئەوە پێش نان خواردن دەست بشۆن دوای نان خواردن و دوای هاتنە دەرەوە لە تاالێت ئەم سیانە ضرورە کە هەڵەسێ لە خەوبانیان شەویشکە ئاخەوێت ئەم 3-4 حاڵتە دەست شۆردنمان هەیە بدەم چاوشۆرمان هەبێ کافیە لە غێری ئەمە پێویست ناکە فشار نە لە خێزان بکەی نە مناڵ نە لە گەورەکان ئەمە یەک دوو لە ناو ماڵە هەوڵ بین کشێکی خۆش مەسەن کەشێکی مناڵانە دروستکەین بە تایبەتی و کاتانی کە مناڵ حزۆری هەیە چکۆ مناڵ خۆزانی زۆربی کاتەکان خەوتووە کاتی تریش مەسەرەن یا خەریکی تەلەڤیزۆنە هەوڵ بم ئەو کاتانی کە مناڵ حەزی لە پاپای کاتەکەی بنێ وازی لێ بن بە نەی تۆ مەسەرەن باوکاتی خۆت فەرز مەکە لەو کاتاکە لە ماڵێ مادە من لە ماڵم کوڕ مەختیەوە نێ و چۆن ئەو نازانێت کۆرۆنا چی ئەو نازانێت کێشی ئابووری ژیان چی ئەو نازانێت نەبوونی چی ئەوە پاپاکەی لە هەمووشە بەلاگنێتەوە لەبەرۆ ڕێی بە ئەوە بکا باشترە نەکدانیشی خۆی بەیاری و ئەتاری و مۆبایلەوە خەریکە یەکی تر و ڕێنمانە کە پێویستە دایکان و باوکان وریا بن مناڵەکانیان لە کۆڵ نەکەن لەم کاتایە بە پێدانی مۆبایل و ئامێری زیرەک لەبەر خاتری کە خۆیان حڕ بن و ئیسراحەت بن پێویستە لەم کاتانەیە کۆمەڵێک شتی تر زۆر ضرورە کڕینی کۆمەڵێک کتێب چیرۆک هی وێنەی ڕوونکردنەوە کە پەروەردەین بۆ مناڵ
فێری مناڵەکان بە تایبەتی لە دوای 5 ساڵ و 6 ساڵەوە هەڵنێن بۆ خوێندنەوە فێری خوێندنەوەیان چیرۆکیان بنێ بیخوێنێتەوە دوای مناقەشەیکەن بێکەوە خواردترە دەفتەری وێنەی باتێ هەنێ شتێ پێداویستی سەرەتایی لە ماڵ هەموو کەسێتی مناڵانەی دکتۆرکە لە مەکتەبن و ئێستا لە ماڵەوە ینی مەفروسەکە وانەکانە کۆنەکان بکەنەوە بەیەکەوە لەگەڵ باشە بەڵێ بە دڵنیایەوە یعنی ئەمە وەرەقەیەکە مناڵێکی 2 ساڵ کە هیچ شێ نازانە ساڵ و نیو بیهێنێک خەڵکا غەز و قەڵەمی بەرێ لە بری مۆبایلەکە ئابی خەبەر دەستی 2 دانە سعات خەیکە و کاغەزاوێ ڕەشێکاتەوە بەقەت مۆبایلەکەش کاتی لێ بە و زەرریشینی بگرە سوودیە چکە مێشکی چالاکەکە چاویشی وەکو خواردنیش هەموو خواردنە گاساییە بەتابەت لە ئێستا بۆ هەموو کاتێک مناڵ ئەوەنە تەندروست نەبوو لەڕێی خواردنەوە چکە هەرچی خواردنی خواتی ماڵە فرێ ماڵەوە شتی دەرۆ نەخواشتی دوکانی کەم بەدڵنیایە هەتا باوکەکە خۆی چێشتەکانی بێنە مناڵ بە هیچ شوێنە نێرنە دەرەوە باشترین چارەسەر بە دەسەکان خۆش دکتۆر کۆچەرگیان زۆر سپاس بۆ تەواوی زانیارەکانی تۆ ماندوومان کردی بە هیوادارم تاوی ڕەنمایەکانی دکتۆر کۆچەر پێڕە بکەن و جێبەجێ بکەن بە هیوای تەندروستێکی باش بۆ مناڵەکان بۆ هەرمیان بێگومان بە هیوای تەندروستێکی باشیش بۆ خێزانەکان سپاس کە تا ئێستا لەگەڵمان نابوون و بینەرمان بوون ئێوارێکی خۆش بۆ کشتێکتان.